نیشتیمان بسپێرن بە من، ئەم نیشتیمانە کە وەک گوڵا، ئەم ڕەوەند و کەژ و کۆیانە کە سورمەی چاون، هەمووی بە من بسپێرن. ئەم شیعرانە، ئەم گۆرانیانە، ئەم دەنگانەی هەموو بە من بسپێرن. من تا ئێستا خوێنی شەهیدان و مناڵانی ئەنفال و بۆن سێوەکەی هەڵەبجە و ڕەگباری بەردەم شارم لە کۆڵ ناوە. من دەمەوێ هەموو ئەمانە بدەم بە گوێی جیهاندا. دەمەوێ نیشتیمان بکەمە سمبۆل، دەمەوێ ژیان ڕەنگکەمەوە، دەمەوێ ڕەنگی پرتەقاڵی ئاسۆ لەگەڵ پەرچەمی کوردستان بکەمە بەرگی هەژاران. دەنگ و ڕەنگتان بەم ئاوازە پرتەقاڵیە ببەخشن، بە منی بسپێرن. سپاردەی دەستێکی ئەمینی وەکو یوسفی کەن، چونکە بەقەد یعقوب خەم بۆ دۆزینەوەی ئازیزەکانە خۆین. ئێوە دیتان ئەو کاتەی نەخۆشەکانتان بە ئێمە ئەسپارد، چۆن شار و مەملەکەت نەدەمان نەیگێڕین و ژیانمان بۆ کردنە دەرمان. بیرتانە ئەو کاتەی هەژارەکانی ئەم وڵاتەتان بە ئێمە ئەسپارد، چۆن ڕۆحمانە کردە دەغیلە و دڵمان دەکردە نانێکی نەرم و بۆن خۆش بۆ گەدەیان. ئەرێ بیرتانە لەو سەردەمەی زانست بەسەر ئەربابدا دابەشەکرا، ئێمە دەبووینە زانکۆ و خول و مەدرسە و قەڵەم و تیانوس. نیشتیمان بە ئێمە بسپێرن، نیشتیمان بە ئێمە بسپێرن. هەموو خەونەکان دەکەینە ڕەنگی پرتەقاڵی، بۆ ئەوەی وەک چۆن هەیە ئاوا بەدی بێن. دەی یاران، دەنگتان بەم ئاوازە پرتەقاڵیە ببەخشن. ئەوە بۆ لەو ئاسۆ پرتەقاڵیە ناڕوانن کە شەوی ڕاوناوە و هاتووە موژدەی خۆر هەڵاتنەدا. ئەرێ دۆستان، بۆ نایسپێرن بەو دەستانەی سەرپشتی شاخ نەما، بانگ و سەڵای ڕووخانی ستەمی لێ نەدەن. ئەرێ بۆ نایەن مێژوو ئێستا و داهاتوو بە من بسپێرن کە لە ڕانیە هاتمە ناو شار، جارێ بۆنی ڕەشی بەعس هەرما بوو. ئەرێ بۆ نایەن نیشتیمان بەو هەموو خواناس و میلەت ناس و کوردستان ناسانە بسپێرن. ئەگەر نیشتیمانتاندایە دەست ئێمە دەبینە سایە و سێبەر، دەبینە گوڵ و گوڵزار بۆ بەهار، دەبینە ڕەنگی ئاڵتوونی پرتەقاڵی بۆ پاییز، دەبینە شنەی هاوین و خۆری بەرهەیوانی زستان. ئەی لە منتان کەوێ چمان نیشتیمان بە هەموو کەس دەست پێردرێ؟ ئاخر نیشتیمان هەم دایکە و هەم باوک، هەم خوشکە و هەم برا، هەم داپیرێ و هەم باپیرە. ئاخر ئەم هەموو حەبیبەیە دەبێت هەر بەنالیەکەی ئەم مەملەکەتە بسپێرن. دەست لە دەست و قووەت لەخوا، نیشتیمان و کوردستان و ڕابرد و ئێستا و داهاتوو هەموو بە من بسپێرن. بە ژمارە ١٠٤ و بە ئاسۆی پرتەقاڵی و بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بسپێرن.